هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات لە مانگی دوو بۆ ماوەی 3 ڕۆژ ئەنجام دەدرێت کە دیزاینەرانی کورد بە نوێترین دیزاینەکانی خۆیان لە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانیا بەشدارن و دیزاینەران و نمایشکاران لە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانیدا بەشدارە بن. دیزاینەرێک لە لامانە باز لە دیزاینەکانی خۆیە کات و بەشدارە بێت لە هەفتە نمایشەکە تا بزانین بە نوێترین دیزاینەکانی چییە کە لە هەفتە نمایشەکەیە پیشانی ئامادەبوانی ئەدات و بەشدارە بێت لە هەفتە نمایشەکەیە. ئەویش خاتومەی حوسێن دیزاینەری جلوبەرێک مای حەسەن. خاتومەی سڵاو دەبێت بەخێر بێت. بەخێر بێت. خۆشحاڵم. سەیمەش زۆر خۆشحاڵی. زۆر سپاس. خاتومەی تۆک و دیزاینەرێکی کورد کە بەشدارە بی لە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانیا بۆ ئەم ساڵ بۆ ساڵی 2024 کە مانگی دوو ئەنجامە درێت چۆن بەشدارە بیت بەچی بەشدارە بیت؟ بەڵێ زۆر سپاس. وەڵام من زۆر طبعاً زۆرم پێخۆشەکەوا بەشدارە بم ئەم ساڵەوەی کەم ساڵما بەشدارە بم لەگەڵ هەفتە نمایشی سلێمانی. پێشتر لە ساندیێگۆ لە ئەمریکا بەشدار بووم بەسەوەی کەم جارمە لە سلێمانی و زۆر جێگەی شانازیە کەوا ئێمەی کورد شتێکی وا ڕێک و پێک ڕێخستووە. مەجموعەی بڵێن کولێکشنی بەهار و نەورۆز ڕەمەضان حازر کردووە کە دەربارەی چۆن بڵێن ئێمە بەهار چی هێنێ بەهار ژیان هێنێ بژانەوە ئەهێنێ ڕەنگا و ڕەنگا سروشتی ئیتر مەجموعەکەم ناوە celebration of rebirth ئاهەنگێڕانەوەی لە دایک بوونەوە کە چۆن تۆنەکانی خاک کەلەرەکان یعنی ڕەنگەکان کە بەکارم هێنەوە بۆ دیزاینەکان زۆربەی ڕەنەکانی خاکە ئەلوانی هادێ ئەلوانی بڵێن سەوز و ڕەش و ڕەساسی و ئەوانە مۆریشی تایە تۆزی چونکە بڵێ ئەمە یەکێ لە نمونونەکانە شاڵێکە لە شاڵەکان کە طبعاً ئەگەر دیقەتتان نابێ شتەکانم زۆربەی قابعێکی کەلتوری تایە بەڵێ باشە چونکە من کە دیزاینەکەم ئافرەتێکم لە خەیاڵە کە ئافرەتێکە شانازی بە کەلتوری خۆی ئەکا شانازی بە ڕەگەزی خۆی ئەکا ترسی نییە ڕاستەقینەی خۆی کەسایەتی ڕاستەقین بڵێ یعنی ترسی ئەوەی نییە من شتێکی کەلتوریم لەبەر کردو ئێستا زۆربەی خەڵک ئەڵێ مۆدە و ترند و ئیتر شتی تازە من ئەوەم لە خەیاڵی چۆن لەگەڵ مۆدە و ترند بم لەگەڵ ئەوەشە کەلتورەکەش بپارێزم یعنی بۆی ئەو لەمسەیەمان لێ نەڕوە مناڵەکانمان بیبینن چونکە زۆر جێگەی فەخرە لای من زۆر باشە لە هەفتە نمایشەکە ئێستا ئەمانە شاڵەکە لە بەردەستی ئێمە جگەل لەم شاڵە بەشی پارچەیەکی دیکە بەشدار ئەبی لە هەفتە نمایشەکەیە عەبا گەلابیە ئیتر ئەکسسوارات چونکە خۆم نەخشاندنیش لەسەر ئەباکان بەڵێ من ڕسم لەسەر ئەبا ئەەکەم ئینشەڵڵا پارچەیەکی زۆر نایاب پیشان ئێم کە بڵێن ڕسمی فولکلۆری کوردی و عێراقی و ئیتر ئەوانم تێکەڵ کردووە عەبایەکی زۆر نایابە یەکەم جارە لە هەفتە نمایشێکی لەم جۆرەیە لە کوردستان بەشدارە بیت باشە پێشتر بەشداریت کردووە باڵین لە ئەمریکا بەشداریت کردووە ئەکرێت بڵین ئامادەکاریەکان بۆ هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بۆ ساڵی 2024 ئەو ئامادەکاریانەی کە تۆ بینیوتە لێرە و ئەو پێش ئەو هەفتە نمایشی کە دەکرێتەوە لە سلێمانیا هیچی کەمتر نییە لە وڵاتانی دەرەوە بە تایبەت ئەمریکا بگرە باشتر زۆرم پێخۆشە ملاحظەم کرد یعنی بەڕاستی دیقەتێنە تەفاسیل کۆنسپتمان لێ داوا کراوە تەحذیرات بڵێن یعنی هەموو چی پێش پێخت یعنی ئەبێت چۆن شتەکان ئامادەکەین کەڵەر پالێت ئەبێ هەمووی بنێرین پێشوەخت ئەوانە یعنی من بەڕاستی یعنی زۆر پێم خۆش بۆ ئەو ببینم کە ئەمە ئەکەن لێرەش زۆر بەڕێک و پێکیش بە پرۆفشنەڵ کراوە یعنی بەڕاستی چی جیاوازە بینی لە هەفتە نمایشەکەیە ئێمە چی ئەبینین کە وەکو هاوڵاتیە سەردانی هەفتە نمایشەکە ئاکەین یعنی کە بڵێن شۆکە خۆی بەگشتی بڵێ شتی زۆر بڵێن دیزاینەری زۆر تایبەت هاتوون لە هەموو ئینتەرناشنڵ یعنی لە هەموو عالم بەشداریمان کردووە کە کوردین بەشداری ئەەکەین شتی زۆر تازە تایبەت ئەبینن کە بڵێن لە شوێنی تر لەوانەیە ئەوانە نەبینن ڕۆن ئەم پارچەیان بینی ئەوەی ئەوەی تریانەوە بۆ تۆ
وين بومن ئەمانە ئێستا پارچێکی وەکو ئەمە ئەتوانین لەگەڵ جلی کوردیشە بپۆشرێت بە تایبەتی ئێستا ئەمە بۆ خانمەیە کە تۆزێک تەمەنی هەبێ زۆر جوان لەگەڵ جلی کوردیا بیپۆشێت زۆر ڕاستە یعنی ئەگەر ئەبینی ئیشی دەستی تایە ئەمە ئیشی دەستە بەڵێ ئەتوانی ئەوە چۆن داوای ئەەکەن طبعاً کەستمایزی شەکەین ینی بڵێن داوایە کاڵێ ئەو ڕەنەم بۆ بکە بەوە تێکەڵ ئەمە مەسەلاً ڕەنە تۆخەکانە ڕەنی بەهار و نەورۆز و جلی کوردی ئەمە لەگەڵ ئەبایەت توانین بیکەی لەگەڵ هەمووشاکی جلو بەرگی کوردیا توانین تایبەتمەندی ئەمانەکان زۆر تایبەتە بەڵێ ئەمە ئێستا مەسەلاً من چیم لەبەر کردووە ڕەش و سپی باشە ئەمێ بڕۆمە دەرەوە بڵێن تۆزی ڕەنی تێکەم بۆ بەرچایی ئەچم ئەمە مەسەلاً ئەمە با بڵێن ئەمە یەکسەر ئەمە ئەکەمە بەرم شوازیش بەکاری بە هەموو نەوعێک ئیتر تۆ ئێستا نەوعێکی تر ئەمبینی ڕەنەکان هەمووی گۆڕا باشە ئەمێ بچم بۆ داوەت بس اكسسوارات اقورم بس بيلا وجانطا اقورم مثلا توان بيكم بتريننج شوز فلات وجانطاي كي سبورت طواو ام جلبو بسبورت كواتب بهمو شويك بكاريا بهمو شوي بو همو روجك بو اوي افرتك الزور مشغول نبيتشي لبرك خاصه استا افرت دوامو ايش ومال يك بارتشا او تنات وين رنگ السوره شي بتنيا بكار بينيت بالضبط انت رنگ السوره كي تو لبري كي شلون حزكي تكلي كي زور دركي كم دركي يعني يتر قطعيك ستيتمنت بيس باشا بس هيك اما يعني بوكي كبدز منوي بله ديزاينكي تقل كرني الرنگ كان يتر امام من زور حيراني الوانم حزم لالوان حزم للرنا والرنا هستا كم كيبينم زردخنا امقري ظلم خوجبه يتر بعض الواني طبعا طوخ وانش وقتي خوي هي بس امانه دلكاتوا يعني يتر كيك سرنج راكي شرا افرت دركبه بجلكاني دركبه يعني ابي ترسي اويني الرن لبركه اما بعد جار افرت الترسي الله انا اورنا طوخه سرنج راك توخو افرت بيدركي بجلكي دركي هذا تمنكي من اقول جوني من مجور الرنقه بوشم بو من نابت هاني جاري الرنقه كان بالضبط عمر علاقيني برن تو رن جانتات ضل خوشكا ما ترسن باشا خاتو مي لا بيشانغاكاني دروا بجداريت كردوا لوي بچي بجداريت كردوا ليرا بۆ کەسێک کاوەکو کورد سەردانی پێشانگاکەی ئەمەی سلێمانیە کات کە مانگی دوو ئەکرێتەوە هەفتە نمایشی سلێمانی حەز بەم شتانە ئەکات لەوێت چیت نمایش کردووە لە پێشانگاکانی دەرەوە عینەشت شاڵ عەبا زۆر بەشی جامانەی تایە زۆریش مەرغوبە زۆریش لێم ئەپرسن ئەمەی کوێ ئەڵێم کوردستان عێراقی تر باسی کەلتوری خۆمانیان بۆ ئەەکەم باسی كرديان بو أكم كين عراق شيا يعني من حزم أكركوا وكو تمثيلي ولاتي خومام كم بجل يعني جل زور قساءكا تو بيوزناكا هيج بلاي جلكت باستكا يتر بويا حزم أكر لويش زور هوالي أبرسنو حزيان زياتر بو شي هي شال عباشم زوري أكرن أو جامانيك بله زور حزيان لجامانكيه وزور أبرسنو زوري شيان بدلا وعباكاني شكرا جانتا كان أكرن شو كمان جانتاش دروس أكم إكسسوارات كزور بي رمزي تشاوي تيايا كفي تيايا أو أنا كبلين يكسر كيبيني الله أمشتيك علاقة بكالتور يعني بو أوي ببرسن أما ببرسن بويان باس كم أما كينو تشيكين صار باش أما هم شغالين همو نتويك خاون دابونريت وكالتوري خويتي كأما شو ناسي ولاتك خويتي لو ناس تو بتواني كأم بهريتي بتواني لرقي بوشاكا وأم بياما بجاني باقلاين ديك ولا ولاتك خوتك لأمريكا بتواني أم بياما بجاني ما تعشان خوش حالي بوتو كتواني ريم أم هنارو أم بهري وكهتا لرقي بوشاكا كانوا كالتوري كل دواريكي خومان أشناب كي بولاتاني ديكا بالضبط خوي إما بو ليرين لمجياني بو أوي بيامك بجانين أوانين وبروين باشا بيامك كم من كبير أكم أوي راستي بيا من حز أكم أو باس كم باس يشم كردو لهموش شنك أروم الزهرة ناوي دايكم خوي ديزاينر بوا رسام بوا فنان بوا يتر ميك اب بوا كردين هموش حتى قوربين هر اوشتي بوا كردين ديزايني بوا كردين كأمري خواي كرد بجنجي روي وتم تشون من ذكراي دايكم بهالمواد شي بكم من كخوش مهمة أو خوش بيستيت شي هما من شي فير كردوم دايكم فيري كردوم نترسي لألوان جوان لبركة دائما أنيقبا كهستي لخواتا أنوي أبي دائما مرتبي بس لعينا كاتا شي أكيبو جانة شي أكيبو خلق بويا ناو زهرة ديزاين زهرة ناوي دايكما أو ديزاينانا مكردو خوشم أو باشنم هبوا أبوا ديزاين ودن باشا قصكي دايكم شي شون يعني give back to the community شون باج من بو مجتمعكم
ئەمەم کرد کە ڕیسالەی تایە کە باسی کەلتور پەیامێکی تایە باسی کەلتور باسی وڵاتەکەمەکەم کە من زۆر شانازی بەوە ئەەکەم کە کوردێکم لە عێراقەوە هاتووم لە مدڵ ئیستەوە هاتووم دائمە لەوێ باسی یەکەم لەگەڵ ئەوەش وتم باشە ئەمە بزنسە چۆن سوود بگێنم بە ئافرەتانی تر تشجیعیان بکەم کە نەترسن خطوەیە بنێنەوە خۆ مامۆستای جامیعەم لە ئەمریکا یعنی مامۆستای زانکۆ لەگەڵ ئەم کارەیە بڵێ یعنی ماستەرەکەم ئیدارەت ئەعمالە من فاشنم نەخوێنەوە بەس ئەوەی بەخێو بووم لە ئینڤایرۆمنتێکە کە هەمووی تەشجیعی کردوین ئێ باشە چی بکەم من چۆن تەشجیعی ئافرەتانی تر بکەم وتم بەشێکە لە داهاتی زەهرە دیزاین دابش ئەەکەم بەو ئافرەتانەی کە ئاەوێ بزنس دەست پێ بکەن کە بڵێن خۆیان هێد ئۆف هاوسهۆڵد یعنی ئەوان مەسرفی ماڵەکە ئەەکەن لەگەڵ ئەوەش طبعاً ئەگەر ئەبینن من بۆ ئینڤایرۆمنت بۆ بیئە هیچ وەیستم نییە یعنی قماش فڕێنایەم هەمووی ریسایکل so to give back to community ئەمە نمونەی کارەکانی تۆیە کە ئەیبینین سەر شاشە بەڵێ باشە ئەمە ڕسمی دەستە بەڵێ باسێکی کارەکانمان بۆ بکەی باسی دیزاینەکان ئەمشاڵە مەسەلەن ئافرەتێک حەزی ئەکرد حرفەکانی خۆی و مناڵەکانی لەسەر بێ شاڵەکە ئیتر حروفی کوردی خۆمان دامنا بۆ گرنگی بە ئەو چاوە ئەیت چونکە بەوە خەڵک ئەڵێ ئەمە چییە ئیتر باسی بۆی دەرکلیلێکە لێم پرسن لێکەوە هاتووی بۆ چونکە ئەم علامەتە زیاتر خۆی علامەتێکە خۆشتاتیایەتی لێ تاقی تستیشتا لە پوتەکە لە لێرەش لایتر من زۆر حەز دەکەم لێم پرسن بۆیە ئیتر ئەمانش دیزاینی خۆی تاوانێ جانتاکەت و پوتەکە نامانە نابەسی ترەمە کە بڵێن بۆیە بپرسن زۆر باشە ئاماژەشت بەوە کرد تۆ لێرە تەنها وێنەکانێکێکی و کۆمەڵە کەسە هێندیکە هەن کە کاری چینەکەت بۆ ئەکەن کەواتە ئەمە هەلێکیشەکە تۆ بە کەسایەندی کەت بەخشیوە لەوەی کە هەلێکی کاریان هەبێت ئەمە بۆ تۆ چەند جێگەی خۆشحاڵیە زۆر ناڵم من زۆر سپۆرتی ئەو ئافرەتانە ئەەکەم کە خۆیان مەسرفی ماڵەکەیانەکەم بۆ ئەوانش ئەگەڕێم یعنی کە ئەڵێم بەرگدرو بۆ بدۆزنەوە کە بڵێن زۆر ئەبینن ئیشی زۆر کواڵەتی بەرزە پێشم خۆشە کە بڵێم ئەم بەرگدورە خەڵکی سلێمانیە لێرەیە زۆری شانازی پێ ئەەکەم لەگەڵ ئەوەیە کە ئافرەتێکە خۆی ئەو ئەڵێم بەرگدروم بۆ بەرگدرۆکە لە سلێمانیە لێرەدا ئەنیشێت تۆ دیزاینەکەی ئەیتی و ئەو بەڵێ تیمێکم هەیە لە ئەمریکا تێمەکەم هەیە لە سلێمانیە بەس کە لە سلێمانی مسکێچەکەی بۆ ئەەکەم بۆی شەرحەکەم یان خوا یارمەتی با بەعزەجار ئەفکاری وام هەیە قوماشی وایە تێکەڵەکەم ئیتر چەند ڕۆژێکی تا تێکەڵێ بەو کواڵەتێ ئەبینن قماشەکان هەر یەکە نەوعێکە ئیتر من سنووری نییە بداع کریتیڤیتی بەڵام گرنگی بە کواڵەتی پۆشاکەکەشەی قماشەکە بالضبط طبعا ئەبێ بەس ئەوەی چۆن نەتیجەی نهایی دەرەچێ زۆر قرسە ئاسان نییە بەس ئەیکەین زۆر باش تیمەکەی ئەمریکاشت کوردن یاخۆت ئەوان خەڵکی ئەمریکا والله ئەمان خەڵکی عێراقن عێراقی و زیاتریش ئەگەڕێن بۆ ئەوانەی بە لجوء چوون پێویستیان بە یعنی ئەوەیە یەکێک یارمەتیان بات تا لەسەر قاچی خۆیان بوەستن لوغەیان نییە شتیان کارکردن لەگەڵ کامیان ئاسانتەوەی خۆمانی ئەوانەی ئەوە والله ئیتر خۆت ئەبێت تۆزێت تەفەهومکەی یعنی دڵی کراوە بێ ئیتر تۆ سەر تۆ یعنی ئەتوانم بڵێم دیزاینەکەیان بۆ کە دیزاینەکەیان بۆ شەرحەکەم چۆن بۆیان شەرحەکەم تبازە جار قورسێگە بینن هەتا تێگەن چیمەوێ بەس یعنی خوا یارمەتیان بە قەزدم ئەوە خاتومەی ئێستا کەسانێکان بینەری پرۆگرامەکان باز لەواکەن ئێمە هەموو کێشەیەمان هەیە ئەمانە خەریکی چین هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانیمان بۆ چییە ئەگەر بەڕێز زەدۆک و دیزاینەرێک وەکو بەشداربوویەکی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بۆ ساڵی 2024 باسێکی گرنگی ئەم هەفتە نمایشەمان بۆ بکەیت والله بۆ شارێکی وەکو سلێمانی تا چەند گرنگە ئەم جۆرە پێشانگایانە یاخود ئەم جۆرە هەفتە نمایشانە والله خۆی زۆر گرنگە بۆ ئەوەی ئێمە پیشانی خەڵکی بین کە ئێمە هەر ئەمێنین و هەر ئیشەکەین و هەر سەرکەوتوین ئافرەت بێ پیاو بێ ئیتر مامۆستا بێ تەلەبە بێ گەورە بێ مناڵ بێ هەموو کەس ئەتوانێ دەورێکی ئەبێ لەم ژیانە ئێمە ناوەستین هەر تەکمیلەیەکەین یعنی مهم ئەوەیە بزانین تۆ گرنگی ئەوەیە کە چەند ژیان زەخت لێ ئەکا ئەبی ئەوەنە مبدع بی ئەڵێ change every challenge to opportunity تۆ هەموو تەحەدایەک هێتە ڕێگە و ئەبێ بیکەی بە فرسەتێ بۆ سەرکەوتن تۆ نابێ بۆستی وەڵام من پارەم نیەوە من بە پارێکی زۆر بەسیط دەسم پێ کرد بۆ معلوماتان یعنی من پارێکی زۆر دەسم پێ نەکرد بۆ ئەوەی ئەو کچانەی ئێستا دانیشتون بەعزەجار هەر لەسەر سۆشەڵ میدیای نازانن چی بکەن دەست پێ بکەن مەترسن ترسەکە بشکێنن و دەست پێ بکەن فرسەتێکی ئاوا بێتە ڕێمان کە پیشانی بین کە ئێمە
ئەتوانین ئێمەی کورد ئەتوانین هەموو شتێ بکەین لە هەموو زۆرفێکە ئیثباتمان کردووە ئێمەی کورد لە هەموو زۆرفێکە توانیمانە گەل لەم پێشانگایە ئەگەر کەسێک حەز بە یەکێک لە پارچەکانی تۆ بکات چۆن دەستی پێ بگات پیجێکم هەیە من لەسەر ئینستاگرام لەسەر فیسبوک لەسەر ئیتسی ئەتوانن پەیوەندیمان پێوەکەن زەهرە دیزاینز ئیتر داوای ئەەکەن چۆن داوایەکەن طبعاً ئەگا پێیان ئیتر لە ماوەیەکی زۆر کەم دلیڤەریمان هەیە بۆ هەموو شوێنێک تەوسیلمان هەیە بۆ هەموو شوێنەکانی عێراق دەرەوەی عێراق زۆریش طبعاً ئێمە معروفین لەسەر فیسبوک نرخەکانی معقولە بالمناسبة نرخێکی تایبەتم هەیە بۆ عێراق يعني اگر اسعاري بيجكم ابينن لامريكا ديسكاونتم كردوه خاص لبروي ازانم بارودوخي ايمتشونا لا هفته نمایشەکە ئەو کۆمەڵە دیزاینەرێکن کە پەشداریتان کردووە هەماهەنگیتان چۆنە تا ئێستا لەبین دیزاینەرەکان خۆتانە والله زۆر خۆشە من تازە هاتوومەتەوە لە ئەمریکا بووم بەس ئاگام لێ لە گروپەکە زۆر جوێکی خۆشە و قسەوەی ئینشاءالله ئیترەوە ئیمڕۆ بەتەمانی یەکتر ببینین و ئیتر ئەجوایەکی زۆر بەیەکەوە یعنی زۆر خۆشە هەموو یارمەتیەکەن ناسینەش و یەک بینین لە نزیکەوە گرنگی تایبەتی هەیە دیزاینەری بیانیشی تیا لە دیزاینەرەکانە بەڵێ والله یعنی ئیتر ئێمە تێکەڵە بەس شتێکی زۆر باشە بابێن بمان بینن بزانن یعنی باسی نەکەین خۆیان خەڵکەکە بابێن ببینن ئینشاءالله من ئەخیر ڕۆژی هەفتە نمایشەکە نۆی دوو کلۆزینگ ئیڤنت زەهرە دیزاین کلۆزینگ ئیڤنت ئاخر دانە ئینشاءالله جلەکان و عەباکان و ئێشاڵەکان نمایشەکرێ دەست خۆش بێت وەکو نمایشکارەکان سوودت لە نمایشکاری کورد بینیوە لە دەرەوە ئاگاداری نمایشکارەکان چیە مۆدەلەکان وڵە ئاگادارم کە بڵێن تێکەڵن کوردن و لە دەرەوەش هاتوون و یعنی ئاگاداری ئەوە هەین چکە پرۆگرامی تایبەتمان بکردن خات و تابلۆ هاتە ئێرە پێ دووتراوە کە نمایشکارەکانی تۆ کێیە جارێ نەماندیون ئینشاءالله ئیتر لەم ماوەیە ئەیان بین تر لە ئەمڕۆ بەرەو ژوور دانیشینەوە سەرکەوتوو بیت زۆر خۆشحاڵ بووین پێشەنگەکە ئەدبینینەوە زۆر سوپاس باشتر و بەردەوام سپاس بە ئامادەبوون زۆر سپاس